خۆشیەکی زۆر سیر کە ناتوانی دەری ببڕیت نەخۆشێکم هەموو جارێکیان وتی ئێستا هەست بە قەدری ژیانەکەم ئێستا دڵم خۆشە کە هەموو شتێک چێژێکی تیا ئەبینم نەخۆشی شەرپەنجە بەگشتی بە تایبەتی نەخۆشی شەرپەنجەی مەمک کە باوترین جۆری شەرپەنجە لە ناو خانمانە ئێمە دائیمەن ئەڵێن مەترسیدار نییە بەڵام بە مەرجێک ئەگەر نەخۆشەکە لە قۆناغێکی سەرەتاییە دەستنیشان بکرێ مەبەستمان لە قۆناغی سەرەتایی قۆناغی سفر یان قۆناغی یەکە بۆی دائیمەن ئێمە هەدەفمان هەوڵمان ئەوەیە کە خانمان لەو قۆناغەیە دەستنیشان بکەن هەدەف لەم سیمیناری کە ئەمڕۆژ کردومانە ئەوەیە کە زیاترین خانم سوودمەند بن ئاستی وشارکردنەوەیان بۆ زیاد بکەین کە گرنگی بە جەستەی خوان و بە تایبەتی بە تەندروستی مەمکان بن دائیمەن جەخت لەوە ئەکەینەوە کە پشکنینی پێشوەختە زۆر گرنگە بۆ ئەوەی کە قۆناغی سەرەتایی نەخۆشی شەرپەنجەی لەمەک دەستنیشان بکات لەو حاڵەتەیە کە ئەو نەخۆشانەمان دەستنیشان کرد چارەسەرکردنەکەیان زۆر ئاسانترێک ئەبێ و ئەگەری چاکبوونەوەشان زۆر باشترێکە وەک لەو خانمانەی کە لە بەداخەوە لە قۆناغی کۆتاییەکانە ئێمە ئەیان بینین خانمان پێویستە چی بکەن لەم حاڵەتەیە لەم حاڵەتەیە ئەوەی گرنگە هەموو خانمێک لە سەر و تەمەنی 40 ساڵیەوە هیچ نیشانەیەکیشی نەبێ ئەبێ ساڵانە ئەشعەی مامۆگرافی بۆ بکەین لەگەڵیشیا جەخت لەوە ئەکەینەوە هەموو ئافرەتێک لە 20 ساڵیەوە ئەبێ مانانە پشکنینی خۆی بۆ خۆی ئەنجام بە لە تەمەنی 30 ساڵیەوە ئەبێ پشکنینی کلینیکی بۆ ئەنجام بدرێ 6 مانجارێک یا ساڵی جارێک بگوێری ئەو گۆڕانکاریانەی کە ئێمە لە مەمکانە ئەبینین بەڵام ئەو خانمانێک کە لە خێزانیانە هەیەە نەخۆشی شەرپەنجیان هەیە یاخود ئەو خانمانەی کە ئەگەری توش بوونیان بە شەرپەنجەی مەمەک زیاترێکە ئێمە مامۆگرافیەکان زووتر بۆیان ئەنجام ئەدەین بە تایبەتی ئەگەر مەمکان گۆڕانکاری شتێکی تیابێت باشە ئەمە تەنها بۆ خانمان یاخود پیاوانی شەیە دکتۆرە لە پیاوانیشا هەیە بەڵام ڕێژەکە زۆر کەمترێکە لە سایەکە بۆ نمونە ئەگەر بۆ ماوەیی بێت لە خێزانە هەبێ پیاوانیش بە هەمان شێوە چۆن معرەزن بۆ شەرپەنجەی پرۆستات لە هەمان کاتە شەرپەنجەی مەمکیش بۆی هەیە تیانە دەستنیشان بکرێت دکتۆرە خۆ ساڵانێکە لەم بوارەیە کارەکەیت چ شتێک لەو کەسان کە بینی و تا ئێستا لە بیرێ لا ناچێت وەڵاهی کاردانەوەی نەخۆش دائیمەن منەڵم نەخۆش هەر کاردانەوەیەکی هەبێ زۆر ئاساییە پێی ناخۆشە بێ بەڵام وردە ڕایەت لەگەڵ ئەو وەزعی کە تی ئەپەڕێنێ بەڵام خۆشترین شت کە من هەستی پێ بکەم ئەو نەخۆشانم کە چاکە بنەوانێ دوای ئەوەی کە فەحسەکانیان تەواو چارەسەر تەواو ئەکات و عیلاج تەواو ئەکات و کێتەوە بۆلام و بۆ پشکنین و بە دوواداچوونیکە کە ئیبینین فەحسەکانی هەمووی پاکە ئەوە خۆشترین ساتە تەسەوڕەکەم کە ئەو نەخۆشە بۆ ئەویش و بۆ منیش خۆشیەکی زۆر سیر کە ناتوانی دەری ببڕیت نەخۆشێکم هەموو جارێکیان وتی ئێستا هەست بە قەدری ژیانەکەم ئێستا دڵم خۆشە کە هەموو شتێک چێژێکی تیا ئەبینم کەواتە لەبەر پێناوی خۆت و خێزانە بە هەموو خانمێک ئەڵێن ئەم پشکنینەکە لەوانەیە کاتێکی زۆر بخایەنێ بەڵام ژیانە زۆر لە مەترسی ڕزگار ئەکا